کاتێکی خۆش خوێندکاری ژیر لەگەڵوانەی بیرکاری بۆ پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان گەیشتمە لاپەڕە 21. لە لاپەڕە 21 باسی لە دوو ڕاهێنانی 26 و 27 بڕێک بنووسە بەهاکەی بدۆزەوە بۆ ئەوەی پرسیارەکە شی کار بکەی. پرسیاری ژمارە 26 ڕێباز 3 تورەگەی بە پۆستا ڕەوانە کرد. تورەگەیەک بارستاییەکەی 2.5 کیلۆگرام و دوو تورەگەکەی تر بارستایی هەر یەکەیان 1.5 کیلۆگرام. بارستایی هەر سێ تورەگەکە چەندە؟ ئەوە تورەگەی یەکەم بارستاییەکەی 2.5 کیلۆگرامە. تورەگەی دووەم و سێیەم بارستاییەکەیان هەر یەکە 1.5 کیلۆگرامە. ئایا بە هەر سێکیان بارستاییەکەیان چەندە؟ 2.5 واتە 2 کیلۆ و نیو کۆی دەکەینەوە لەگەڵ یەکەم جار بڕەکەی دەنووسین چونکە دوو تورەگە هەر یەکەیان 1.5 دەتوان لە ناو کەوانەی ئەو دووەی جارانی 1.5 بکەین، ئەو جا کۆی بکەینەوە لەگەڵ 2.5 کە دووی جارانی 1.5 دەکەم دەبی بە 3. پاشان ئەگەر بمەوێ کۆیان بکەمەوە 2.5 کۆ 3.0 ئاسانترین ڕێ ئەوەیە کە سێیەکە لە ژێر ئاوها لە خوارەوەی 2.5 بنووسم، فاریزە لەژێر فاریزەی زۆر ئاسانە. 5 لەگەڵ 0 هەر 5 فاریزەکە دێتە خوارێ 2 کۆ 3 دەبیتە 5 کیلۆگرام بە هەر سێکیان. 3 تورەگە بوو 1 کیلۆ و نیو، دووشیان 1 کیلۆ و نیو 1 کیلۆ و نیو بوونە 3 لەگەڵ 2.5 دەکاتە 5.5. بگەڕێمەوە ئەوە تەواو بوو. 3 تورەگە دویان وەک یەک بوون، یەکەچیان قورستر بوو. بارستایی وابزانم واتە کێشەکەیان چەند بوون. ئێستا دەچینە لای پرسیاری ژمارە 27. نەرمین شووتیەکی سووری کڕی بە 3250 دینار. 3250 دینار و 3 کاڵەکی کڕی نرخی هەر یەکەیان 1250 دینار. کە شووتی و کاڵەکەکەی کڕی 20,000 دیناری دا بە فرۆشیارەکە. فرۆشیارەکە چەندی بۆ گەڕاندەوە؟ یەک شووتی 3 کاڵک ئەوجا 20,000 دا بە فرۆشیارەکە. بزانین یەک شووتی و 3 کاڵک دەکات چەند بە هەر چاریان؟ ئەوە شفتی سۆر 3250 دینار، 3 کاڵک گندۆرە 1250 ئەوجا بزانم وایە 1250 ڕاستە. پاشان چ دەکەین؟ دەین دوو ڕێ هەیە. یەکەم ڕێ ئەوەیە 3250ەکەی کۆ بکەمەوە لەگەڵ 3 جار 1250 چونکە 3 کاڵەکی کڕی ئەوە کۆ بکەینەوە. ئەوە ڕێ یەکەم.
ڕێی دووەم ئەوەیە یەک جار 1250 بنووسم، ئەو جارانی ژمارە سێی بکەم، پاشان کە لێکدانەکەم دروست کرد کۆی بکەمەوە لەگەڵ 3250، ئەویش هەر ڕاستە. 1250 جاران سێ یان سێ جاران 1250 هەر یەک شتە، بەڵام نابی هەڵەی بکەم 3250 کۆ بکەمەوە لەگەڵەوەی دوایە جارانی سێ بکەم، دەبی ڕیزیەتی کردارەکان بزانم چییە، یەکەم جاریان کەوانەی دانێم یان هەر بەخۆم بزانم 1250 دەبی جارانی سێ بکرێ، کە جاران دەکەین ژمارەکە دەبیتە 3250، ئەوجا کۆی دەکەینەوە لەگەڵ 3750 کۆی دەکەمەوە لەگەڵ 3250. بێگومان باشترین ڕێ بۆ کۆکردنە ئەوەیە کە ژمارەکان لە خوارەوە بنووسم، زۆر ئاسان دەبی. ئێستا 00 هەر 0 5 و 5 10 279 لەگەڵ یەک دەبیتە 10، ئەویش 3 و 3 6 لەگەڵ یەک دەبیتە 7، واتە لە کۆکردنەوە دەبیتە 7000 دینار. 7000 دینار. نەرمین چەند پارەیدا بە فرۆشیارەکە؟ 20000. فرۆشیارەکە دەبی ئەو 20000 کەم 7000 بکە، چەند بگەڕێنیتەوە بۆ نەرمین؟ 13000 دینار بگەڕێنیتەوە بۆ نەرمین. ئێستا گەیشتینە پرسیاری 28. هۆڵێک شوێنی 6 توان 5 کۆوە 3024 کەس دەبێ، بەڵام گەورەترین شانۆ لە شارەکە شوێنی 1100 کەس دەبێت. بڕێک بنووسە بە بەکارهێنانی کەوانەکان تا بزانی هۆڵەکە چەند کەس زیاتر دەگرێت. بڕێک بنووسە کەواتە هۆڵێک هەیە، شانۆیەکیش هەیە، هۆڵەکە ئەوەندە کەس دەگرێ، شانۆیەکەش ئەوەندە. بڕێک دەنووسین هەتا بزانین هۆڵەکە چەند کەس زیاتر دەگرێ، کە جێمان لە وشەی زیاترە واتە دەبی هەردوو ژمارەکان لە یەک دەربکەین، جیاوازیەکەی ببینینەوە، بەڵام لێرە داوای جیاوازیەکەی ناکات، تەنیا بڕەکە بنووسین. ئەوە هۆڵەکە 6 توان 5 کۆ 3024 کەس، ئەوەش شانۆیەکە کە 1100 کەسە. ئێستا بڕێک دەنووسین، ئەو ژمارەیە دەنووسین، ژمارەکەی خۆمان دەنووسینی هۆڵەکە کەم ژمارەی شانۆیەکە. ئەوە بەو جۆرە وەڵامی پرسیارەکەمان دایەوە، بەڵام ئەگەر ویستی بەهایەکەش دەربینین دەتوانین بەو جۆرە، بەڵام لێرە داوا نەکراوە. بەهایەکە ئەوەیە 6 توان 5 دەکاتە 7776، کۆی دەکەینەوە لەگەڵ 3024، کەمی دەکەین لە 1100، ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە دەکاتە 10800، کەمی دەکەم لە 1100 لە بنەوەی دەنووسم. زۆر ئاسانە بەو جۆرەی. وەڵامەکەم دەبیتە، ئەگەر تەماشاکەن دەبیتە 9700، چونکە 8 یەکی لێ بڕوا دەکا 7 دای یەکی لێ بڕوا دەکاتە 9، واتە بە 9700 هۆڵەکە لە شانۆکە گەورەترە، بە 9700 کەس. بەڵام وەکو گوتم داوا نەکرابوو بەهایەکە ببینینەوە.
ئێستا دەچینەوە لای پرسیارەکانی خۆمان. پرسیاری ژمارە 29 هەڵا لەکوێیە؟ هەڵا لەکوێیە؟ سەرمەد و سەفین دەیانەوێ بەهای 2 کۆوە 6 جاران 3 تواند و کەم 4 بدۆزنەوە. دەیانەوێ ئەو بەهای ببینەوە. سەرمەد وتی وەڵامەکە بریتیە لە 68. سەفین وتی وەڵامەکە بریتیە لە 52. دیار بکە کامیان هەڵەی کردووە لە ئەژمێرکردن و چۆن هەڵەی کردووە. باشترین ڕێ ئەوەیە خوێندکاری ژیر بە خۆمان بەهایەکە ببینینەوە، ئەوجا بەراوردی کەین لەگەڵ وەڵامی سەفین و وەڵامی سەرمەد. ئەو کات دەزانین چێ هەڵەی کردووە. لێرە ئەمن بەهایەکەم بڕەکەم نووسی، لە کاتی نووسین بە ئەوانەی ڕشکەمەوە لەسەرەوە بنووسینەوە ئاسان دەبی. ئێستا بە خۆمان بەهایەکەی دەبینینەوە. یەکەم ئیش کردار کە دەیکەین چییە؟ 3 تواندووی ئەژمێر بکەین، واتە 2ەکەی وەک خۆی دەنووسمەوە، کۆیەکە وەک خۆ، 6ەکە وەکو خۆی، جارانەکە وەکو خۆی. 3 تواندوو دەکاتە 9 ئەوجا کەم 4. پاشان لێکدانەکە ئەنجام بدەین. لێکدانەکە واتە 2ەکە وەکو خۆی بنووسمەوە، کۆیەکە وەکو خۆی، 6 جاران 9 دەکاتە 54 کەم 4. ئەوجا ئێستا 2 لەگەڵ 54 کۆ بکەمەوە دەکاتە 56 کەم 4. ئێستا جیاوازیەکەی دەبینمەوە. 56 کەم 4 دەکاتە 52. واتە سەفین وەڵامەکەی سەفین ڕاستە. ئێستا بزانین سەرمەد لەبەر چ هەڵەی کردیە. بزانین لەبەر چ وەڵامی سەرمەد هەڵەیە. گەرەوانە هەمووی ڕەشکەمەوە بزانم سەرمەد هەڵەکەی کو کردیە. سەرمەد چووە ئەو 2ی کۆ کردیتەوە لەگەڵ 6 یەکسەر، ڕیزیەتی کردارەکانی نەپاراستووە، واتە نووسیتی 2 لەگەڵ 6 نووسیتی 8 چونکە ڕاستە 2 و 6 دەکا 8. ئەوجا جارانی 9 کردیە، ئەوجا کەم 4. 8 جاران 9 دەکا چەند؟ دەکا 72 کەم 4. 72 کەم 4 دەکاتە 68. لەبەر هەندێک 68 بەدەست هێنایە. ئاگادار بە خوێندکاری ژیر هەڵەی وەک هەڵەی سەرمەد نەکەی. سەرمەد هەڵەیە، سەرمەد هەڵەی کردیە. بچمە لای پرسیارەکانم. پرسیاری ژمارە 30 لە شانۆی شارەکە شوێنی 236 کەس دەبێ. شانۆ پڕ بوو لە کاتی ئەنجامدانی هەموو نمایشەکان کە ژمارەیان 43 نمایش بوو لە هەفتەی ڕابردوو. لەم هەفتەیە 8299 کەس ئامادەی نمایشەکان بوون. چەند کەس ئامادەی نمایشەکان بوون لە شانۆی شارەکە لەم 2 هەفتەیەدا؟ واتە دەبی ژمارەکان کۆ بکەینەوە. لە هەفتەی دووەم دەزانین چەند کەسە، بەڵام لە هەفتەی یەکەم جارێ نازانین بە هەمویان چەند کەسن، چونکە
43 نمایش کرایە هەر جارەی 236 کەس ئامادە بووە، واتە دەبی 236 جارانی 43 بکەین، واتە 236 جاران 43. ئەگەر لە کەوانەی دانین ڕەنگە باشتر بی داینەنێین، هیچ هەڵە نییە. ئەوجا کۆی بکەینەوە لەگەڵ 8299. ئەوجا کۆی بکەینەوە لەگەڵ 8299. ئێستا با بزانین 236 کو جارانی 43 دەکەین. لێرە 236 جارانی 43 با سەبر هەنگاو بە هەنگاو جارانی بکەین. 3 جاران 6 دەکاتە 18. 3 جاران 3 دەکاتە 9 لەگەڵ یەکی هەژدەی دەکاتە 10 و 3 جاران 2 دەکاتە 6 لەگەڵ یەک دەبیتە 7 دەکاتە 708. ئەوجا 4 جاران 6 دەکات 24. 4 جاران 3 دەکات 12 لەگەڵ 2 دەکاتە 12 لەگەڵ 2 دەکاتە 14 واتە دەکاتە 14. 4 جاران 2 دەکاتە 8 لەگەڵ 1 دەکاتە 9. ئێستا کۆیان دەکەینەوە. لەژێر هەشتەکەی سفر هەیە، هیچ نییە، دەتوانین سفری دانین. کۆیان دەکەینەوە بێگومان دەتوانین سفر دانین لە ژێر هەشتەکەی. 8 و سفر هەر دەکا 8. 4 و سفر هەر دەکا 4. 7 و 4 دەکاتە 11. 1 و 9 دەکاتە 10. واتە کردیە چەند؟ کردیە 10,148 کەس لە هەفتەی ڕابردوو. 10,148. ئێستا کۆی دەکەینەوە لەگەڵ 8,299. لێرانە کۆکردنەوەکە بزانین کووە. 8 و 9 دەکا 17. 4 و 9 دەکاتە 13 و 1 دەکاتە 14. 1 و 3 دەکاتە 1 و 2 دەکاتە 3 لەگەڵ 1 دەکاتە 4. سفر لەگەڵ 8 هەر 8 ئەو یەکەش دێتە خوارێ. واتە بە هەردوو هەفتە 18,447 کەس ئامادە بووینە و تەماشای شانۆگەریەکەیان کردیە. ئەوە بگەڕێمەوە لای پرسیارەکانم. پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پرسیاری ژمارە 31. ئەوە زۆر ئاسانە. کۆڵکە یەکسانەکان کامەن لە بڕی 7/3 پاشان بەهای بڕەکە چەندە؟ کۆڵکە یەکسانەکان 7/3 واتە کۆڵکە یەکسانەکان دەڵێ 7 جاران 1 پاشان بڕەکەی دەبینینەوە 7 جاران 7 دەکات 49. 49 جاران 7 لێرانە شیتەڵ دەکەم. 7 جاران 9 دەکا 63 و 7 جاران 4 دەکا 28. کۆیان دەکەمەوە بەو جۆرەی هەتا ئاسان بێ. 7 جاران 7 دەکات 49 جارانی 7. ئەو جارەی 7 جاران 9 بەتەنێ دەکا 63. کۆی دەکەمەوە لەگەڵ 7 جاران 4 کە دەکا 28. کۆیان دەکەمەوە سەیەکە دێتە خوارێ 6 و 8 دەکات 14.
و دووش دەبی بە 3 واتە بڕەکە کردیە 343. ئێستا دەچینە لای پرسیاری ژمارە 32 لێرە ئەژمێرکردنی هزری بەکاربێنە بۆ دۆزینەوەی بەهای 34 جاران 6. 34 جاران 6 ئەمن 34ەکەی دەکەمە دوو ژمارەی ئاسان یەکەچیان سفری لەگەڵبی واتە 34 دەکەمە 4 کۆسی ئەوە 4 کۆسی ئەوجە جارانی 6 دەکەم یەکەم جار چوارەکەی جارانی 6 دەکەم دەکاتە 24 کۆی دەکەمەوە لەگەڵ 6 جاران 30 کە دەکاتە 180 24 کۆ بکەمەوە لەگەڵ 180 دەکاتە 204 چونکە 20 لەگەڵ 180 200 چارەکەش دەکاتە 204. بێمە لای پرسیاری ژمارە 33 لێ دەربکە 2500 کەم لێرانە نووسرایە 2500 کەم 1646 2500 کەم 1646 لێرانە لێدەرکردن دا ئەبادیسان ئەوە 06 لێ بڕوانابی دەچین ئەو پێنجەی خورد دەکەینەوە یەکەم سفر دەبی بە 10 ڕێدا 6 لێ بڕوا دەکاتە 4 دووەم سفر دەبی بە 9 4 لێ بڕوا دەکاتە 5 پێنجەکە دەبی بە 4 6 لێ بڕوا نابی دووەکەی خورد دەکەینەوە چوارەکە دەبیتە 14 6 لێ بڕوا دەکاتە 8 دووەکە بوو بە 1 لێ بڕوا دەکاتە 0 واتە ژمارەکە بووە 854. دێمە لای پرسیاری ژمارە 34 دابەش بکە 163 دابەش 5 دابەش بکەین 163 دابەش 5 بکەین بزانین کووە 16 دابەش 5 یەکسانە بە 3 جاران 5 دەکاتە 15 لێرە دەنووسم 16 کەم 15 دەمینێتەوە 1 سێەکەی لە تەنیشتێکەکەی دادەنێم 13 دابەش 5 دەکاتە 2 جاران 5 یەکسانە بە 10 13 دەی لێ بڕوا دەمینێتەوە 3 ئەوجا فاریزەک دادەنێم سفرەک لۆسەیەکەی زیاد دەکەم 30 دابەش 5 دەکاتە 6 جاران 5 یەکسانە بە 30 کەواتە وەڵامەکە 32 ژمارەی تەواو 6. ئێستا دەچینە لای پرسیاری پرسیاری 35 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە نرخی یەک پێنووسێک واتە یەک پێنووس 250 دینارە ئایا نرخی دەرزەنێک پێنووس چەندە؟ 4 هەڵبژاردەمان هەیە یەکەچیان ڕاستە یەکەم جار پێویستە بزانین 1 دەرزەن دەکاتە چەند دەرزەنێک واتە دەکاتە 12 واتە لێرانە دەزانین کە 1 دەرزەن دەکاتە 12 پێنووس نرخی 1 پێنووس دەزانین کە دەکاتە 250 دینار جارانی 12 دەکەم 250 جاران 12 ئەمن لێرە بە هزری جاران دەکەم لەبەرەوەی 12کەی دەکەمە 10 کۆ 2 ئەوجە 250 جارانی دەی دەکەم زۆر ئاسانە تەنیا 1 سفری لە تەنیشت 250 دادەنێم واتە دەکاتە 2500 ئەوجە کۆی دەکەمەوە لەگەڵ 2 جاران 250 ئەویش دەکاتە 500 2500 لەگەڵ 500 دەکاتە 3000 دینار واتە لێرە
بێ ڕاستە، ئەوە ڕاستە. ئەو وەڵامە 3000 ڕاستە. لێرە خوێندکاری ژیر دێمە کۆتایی ئەوانەیە. هەتاوانەی داهاتوو هەر شاد و خۆش بی.